ئێوە مجموعەیە کەناڵی لێیە مجموعەیەکی لێیە هەموویتان دەوری باشتان بینیە بەڵام هەندێک کەناڵ هەیە هەندێک جار دەوری باش نبینیە من نازانم هۆکارەکەی چیە بخۆم لە ئەسڵا ئیزانم هۆکارەکەی چیە بەڵام ڕەحمێ بە خەڵکی کەرکووک بکەن ئێمە ئەمانوێ هەستی هاوڵاتی بوون بۆ خەڵکی کەرکووک بگەڕێنینەوە هەستکردنی هاوڵاتی بوون بە هەستی خۆیان هەستکردن بە هاوڵاتی بوونی خۆیان پێویستی بە کارکردنە کارکردنیش پێویستی بە کات و وەختە لە دوای 7 ساڵ لە خراپەکاری ئیدارەی لە کەرکووک دیارە بە شەو ڕۆژێک کارەکان هەمووی باش نابێتەوە و کاری باشمان کردووە بۆ هەموو ئەو پرۆژانەی کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ئینسانەوە هەیە لە کەرکووک لە خزمەت گوزاریەکان دەستمان بۆ کارانە کرد لە ڕێگاوبانەکان لە ئاوی خواردنەوە لە کارەبا بۆ ئەو گەڕەکانەی کە تقریبا نزیکەی 10 ساڵە بێ خزمەت گوزارین و ئێستاکە دەستمان بۆ کارانش کردووە کە هەمووی تایبەتە بە پرۆژە استراتیژیەکان ئێستا لە کەرکووک پرۆژەی ڕێگاوبان هەیە لە کەرکووک پرۆژەی پرد هەیە و ئەندەرپاس هەیە و حەدیقەی باش وا دروست دەکرێت و هەروەها مەلەفی پاکردنەوە کە یەکێکە لەو مەلەفانەی کە زۆر گرنگیمان پێداوە بەجددی دەمانەوێت کەرکووک بکەین بە یەکێک لە پاکترین و جوانترین شارەکانی عێراق و کوردستان ئەوە هەنگاومانە.